هەموو شتێک دەربارەی موچە و کۆبوونەوەکەی سبەینێ. دوای مانەوەیان بۆ ماوەی زیاتر لە هەفتەیەک شاندا تەکنیکەکەی بەغدا لە هەرێم گەڕانەوە. بڕیارە ڕۆژی هەینی لە ماڵی فواد حسێن لە ناوچەی سەوزی بەغدا کۆبوونەوەی شاندی هاوبەشی هەرێم و بەغدا بکرێت کە تیایدا تەیب سامی وەزیری دارایی عێراقیش بەشداری دەکات. بەپێی زانیاریەکان شاندا هاوبەشەکەی هەرێم و بەغدا چەند ڕاستپاردەیەکیان ئامادە کردووە. یەکێک لە ڕاستپاردەکان ئامادەکردنی لیستی موچەی موچەخۆرانی هەرێمە بۆ هەر 12 مانگەکە. سەرچاوەیەک بە تیواری ورد لیستی موچە بە شێوەی سیستمی دیجیتاڵی ئامادەکراوە لەمەوە دوا هەموو مانگێک تەنها بەو لیستە کار دەکرێت و ئەلکترۆنیە. هەر گۆڕانکاریەکیش تیایدا بکرێت بەغدا ئاگادار دەبێت. بۆ مانگی یەکیش هەرێم داوای نزیکی 1 تریلیۆن دیناری موچە و 124 ملیاری ئیکرامیەی خانەنشینی کردووە. هاوکات ڕاستپاردەیەکی دیکەش ئامادەکراوە کە ڕادەستکردنی نیوەی داهاتی فیدراڵی هەرێمە بە بەغدا کە بە 80 ملیارد دینار خەمڵێنراوە. جالەوەش وردەکاری راپۆرتی خەرجی و داهاتی هەرێم ئامادەکراوە و بڕیارە سبەینێ تەیب سامی وەزیری دارایی عێراق دوایین قسەی خۆی لەسەر بکات. دواتریش ڕەشنووسێکی هاوبەش بنووسرێتەوە و بدرێتە سوودانی. دوای کۆبوونەوەکەی سبەینێش بڕیارە سوودانی دوایین بڕیار لەسەر ڕەشنووسەکە بدات و تا هەفتەی داهاتوو بڕیاری خەرجکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بدرێت.